وعلى آله وأصحابه أجمعين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. اللهم آمين يا رب العالمين. بەڕێزان و خۆشەویستان، مامۆستایانی بەڕێز، خوشکان، برایان، قوتابیانی خۆشەویست، السلام علیکم ورحمة الله وبركاته. خوای گەورە لە سەلام و ڕەحمەت و میهرەبانی خۆی بێ بەشمان نەکات. خوای پەروەردیگار ئیخلاس و سەوابمان پێ ببەخشی لە کار و کردەوەکانمان. خوای گەورە کار و کردەوەکانمان قبول بکە ئینشاء الله. بەڕێزان، بەردەوامین لەسەر باسکردنی کتابی غایەت التەقریب دەربارەی فقهی ئیسلامی لە مەذهبی ئیمامی شافعیدا، کە هەندێک جار ئێمە غەیری مەذهبی ئیمامی شافعیش ڕەئیەکانی دی باز دەکەین و زائیدەن لەوەی جگە لە مەتنەکە زۆربەی هەر زۆری دەلیلەکانیش باز دەکەین، زیاتر لە بۆ بەرچاوڕوونی، زیاتر لە بۆ ئێوە و زیاتر لە بۆ شارەزابوونتان، بۆ ئەوەی کە سوودی لێوەربگرن ئینشاء الله تعالی. بەڕێزان، دەرسی ئەوڕۆمان دەرسێکی هەرچەندە زیاتر تایبەتە بە خوشکان یان تایبەتە بە ئافرەتان، یعنی حکم و حکامەکانی بابەتەکەی، بەڵام پیاوانیش طبعاً بە هەمان شێوە دەگریتەوە سوودی لێوەردەگرن، چونکە هەندێک شت هەیە هەرچەندە زیاتر پەیوەندی بە ئافرەتانەوە هەیە، بەڵام لە بۆ پیاوانیش، یعنی مەشمولە بە پیاوانیش، ئەویشیان بابەتی خوێنبینینی ئافرەتان یاخود بابەتی عادەی مانگانە و منداڵبوون و خوێنی زەیسانی و نەخۆشی ئەو بابەتانە. لەبەرەوە ئەم فەسڵە یاخود ئەو بابەتە باسی دەکەین و تیشی دەخەینە سەر و بە هەندێک بە کورتی و پوختی دەچینە ناوەڕۆکەی. بەو ئومێدە ئینشاء الله مولایەکمان سوودی لێوەربگریت. کە ئەو بابەتە بەڕێزان، مامۆستای بەڕێز ئیدانەری ئەو کتابە دەفەرموێ وەیەخڕوج من الفەرج ثەلاثەة دیماء، واتە ئافرەتان سێ جۆر خوێن دەبینن. یعنی هەرچی ئافرەتە ئەوەش خوای گەورە لە طەبیعەت و سروشتی ئینساندا بە تایبەتی ئافرەت بەو شێوەیە دروستی کردووە، سێ جۆر خوێن دەبینن. یعنی هەندێک شت هەیە، هەندێک حاڵەت تایبەتە بە پیاوان، هەندێک حاڵەت هەیە تایبەتە بە ئافرەتان. هەند یعنی خوای گەورە هەریەکی بە شێوازێک دروست کردووە بە عەدالەت، یەکسانی نا، یەکسانی ئەو یەکسانێکەوە زۆر کەس بانگەشەی لە بۆ دەکەن و باسی دەکەن، ئەوە لە ئیسلامەتیدا جێگای نابیتەوە، چونکە لە هیچ شتێک لەم بوونەوەرەدا یەکسانی هەموو شتێک یەکسان، بەڵام عەدالەت هەیە. ئەوشیان گەورەترین عەدالەت بریتیە لە عەدالەتی خوای گەورە. لەبەرەوە خوای گەورە بە عەدالەت ئافرەت و پیاوی دروست کردووە. یەکێک لە تایبەتمەندیەکان کە خوای گەورە بە ئافرەتانی داوە، بەو حکمت و لێزانی و دەسەڵاتەی کە خۆی هەیەی، ئافرەتان سێ جۆر خوێن دەبینن. ئەو خوێنانەش دەم الحەیضی، خوێنی یەکەمیان خوێنی بێنوێژیە یان خوێنی عادە، یان زیاتر کە مانگانە لە ئافرەتان دوای باڵغبوون ئەم خوێنە دووبارە دەبیتەوە، زیاتر بە دوور و درێژی لە دواییدا باسی دەکەین. دووەمینیان وەنیفاسی، خوێنی منداڵبوون، یعنی کە ئافرەت بە هەمان شێوە کە منداڵی دەبی لە حاڵەتی منداڵبوونەکە، یان هەندێک لە پێش منداڵبوونەکە یان دوای منداڵبوونەکە خوێنێک دەبینی، ئەوەش دوایی بە تەفسیلی باسی دەکەن، پێی دەگوتێ نیفاس. والئیستیحاضەتی، خوێنی سێمین پێی دەگوتێ خوێنی ئیستیحاضە، یعنی خوێنی نەخۆشی، بەهۆی نەخۆشیەکەوە، بەهۆی سەبەبێک لە سەبەبەکان، بەهۆی تێکچوونی هۆرمۆناتی لاشەی ئەم ئافرەتە، بەهۆی هەر نەخۆشیەکی لە نەخۆشیەکان ئەم ئافرەتە تووشی ئەم نەخۆشیە دەبی، یعنی وەکو نەزیف بوون یان هەر نەخۆشیەکی تر، هەر عەمەلیاتێکی تر لە عەمەلیات و لە نەخۆشیەکانی تر. ئەنجا یەک دێنە سەر ئەو سێ جۆرانە کە ئافرەتان تووشی ئەم سێ حاڵەتە و تووشی ئەم سێ خوێن بینینە دەبن. دەفەرمێ فەالحەیض، خوێنی حەیض هو الدم الخارج من فرج المرأة على سبيل الصحة، ئەو خوێنەیە الخارج من فرج المرأة کە ئافرەتان دەیبینن لە ئافرەتان زیادە بیتەوە على سبيل الصحة، بە شێوازێک کە ئەو ئافرەتە ساغ و سەلامەت و تەندروستە، هیچ نەخۆشیەکی نییە، هیچ مشکلەیەکی نییە. من غەیری سەبەب الولادة، بەبێ سەبەب و هۆکاری منداڵبوون، یعنی منداڵبوونیشی لەگەر نییە، ئەم ئافرەتە ئەم خوێنە دەبینی. ئەم خوێنە پێی دەوتێ خوێنی حەیض
یان لە کوردەواری خۆماندا پێی دەگوترێت زەیسانی یان پێی دەگوترێ خوێنی عادەی مانگانە، هەر ناوێکی تری لای بنێت. ئەم خوێنە نیشانەکانی چۆنن، یعنی ئافرەت چۆن ئەم خوێنە بناسیتەوە بە ڕەنجی، بە شێوازی، بە ئەوەکانی. وەلەونوه ڕەنجی ئەم خوێنە ئەسوەد و خوێنەکە ڕەشە، یعنی زیاتر کوبرەی تۆخە زیاتر بەلای ڕەشیدا دەڕوا. ئینجا دەفەرمێ محتەدیمون زۆر زۆر یعنی سۆرایەتیەکەی زۆر زۆرە، لەذاعون و هەروەها بە ئازاریشە یان برێن سوتێنەرە، یان ئەو ئافرەتە کە ئەو خوێنە دەبینی وەکو برێ هەندێک ئەزیەت و ئازاریشی لەگەرە. لەبەرەوە بەو شێوازە ئەم خوێنە دەبیندرێت، یعنی خوێنێکی تەبیعی نییە، خوێنێکی ئەتیادی نییە، بەڵکو یەکەمین جار خوێنەکە ڕەنجی ڕەشە و ڕەشایەتیەکە یعنی سۆرێکی ئەوەندە سۆری تۆخە بەلای ڕەشاتدا دەچی و هەروەها کە ئەو ئافرەتانە ئەو خوێنە دەبینن تووشی ئەزیەت دەبن، تووشی ئازار دەبن لەبەرەوەی زیاتر و کوبرێ خوێنەکە گەرمە. ئەمە نیشانە و علامەتەکانێتی و هەروەها لەگەر منداڵبوون نییە، بەهۆی نەخۆشیەوەش نییە، ئەو پێی دەوتێ خوێنی حەیض. ئەم خوێنە طبعاً یەکێکە لەو خوێنانەی یاخود لەو حاڵەتانەی کە ئافرەت یەکە لە نیشانە و علامەتەکانی بالغبوونی ئافرەت. طبعاً لە بۆ زیاتر معلومات بەڕێزان، ئێمە لە پیاوان و لە ئافرەتان چەند حاڵەتێکمان هەنە، یاخود برێن هەریەکی شێوازی تایبەت بەخۆی هەیە لە بۆ بالغبوون، لە بۆ حەدی تەکلیف. ئافرەت یان پیاو ئەگەر بێت و ئافرەت عادەی مانگانەی بینی لە تەمەنی 9 ساڵی بوو، 10 ساڵ بوو، 12 بوو، 15 بوو، هەر چەندەکی هەبوو، ئەو ئافرەتە ئەوە مکەلەفە و گەیشتیتە حەدی بلوغ، حەدی بالغ بوون کاتێک کە عادەی مانگانەی بینی. و پیاو بە هەمان شێوە کاتێک کە احتیلامی بوو یان تووشی لەشگیرانی بوو، غوسلی کەوتە سەر، ئەو پیاوە بە هەمان شێوە ئەوە بلوغی بووە، لە تەمەنی 10 ساڵی بی، 11 بی، 12 بی، هەر چەندەکی هەبی. ئەگەر بێت و ئافرەت و پیاو، ئافرەت یعنی تووشی بێنوێژی نەبوو، پیاویش تووشی احتلام و لەشگیرانی نەبوو، یعنی غوسل نەکەوتە سەر لە تەمەنی 15 ساڵیەوە، ئەگەر بێت و ئەو تایبەتمەندیشان بەسەر لاشەدا ڕوونەدا، ئەوە هەرگەیشتینە حەدی بلوغ و وەگەیشتینە حەدی تەکلیف کە مکەلەفن بە پێی شەریعەتی پیرۆزی ئیسلام، بە پێچەوانی قانون، کە قانون زیاتر تەمەنی 18 ساڵی داناوە لە بۆ تەکلیف، بەڵام لە شەریعەتی پیرۆزی ئیسلامدا تەمەنی 15 ساڵی حەدی بلوغە. ئەمە هەروەکو معلومات وەکو زیاتر زانیات، یعنی ئافرەتێک کە تووشی عادەی مانگانە بوو، ئەگەر بێت و تەمەنی 10 ساڵ بی، 9 ساڵ بی، 12 ساڵ بی، 11 ساڵ بی، ئەو ئافرەتە یان ئەو کچە ئەوە بلوغی بووە و گەیشتیتە حەدی تەکلیف، عیبادەتەکانی لەسەر واجب وەکو ئینسانێکی مکەلەف و عاقڵ و باڵغ و کامل و تەواو. ئەمە خوێنی یەکەم بەڕێزان. خوێنی دووەم کە تووشی حاڵەتێک کە بەسەر ئافرەتان دادێوە نیفاس و خوێنی دووەمیان پێی دەگوتی خوێنی نیفاس. والنفاس هو الدم الخارج عقب الولادة، ئەو خوێنەیە کە لە دوای منداڵبوون لە ئافرەتان دێتە خوارێ، یاخود تووشی لاشەی ئافرەتان دەبی. ئافرەتێک کە منداڵی دەبی لە دوای منداڵبوونەوە، ئەو ئافرەتە تووشی ئەو حاڵەتی خوێنە دەبی. ئایا ئەو خوێنەی کەوا پێش منداڵبوون، یعنی ئافرەتی وا هەیە بۆ نمونە ڕۆژێک یان 2 ڕۆژ یان چەند ڕۆژێک پێش ئەوەی کە منداڵی ببی، ئەو ئافرەتە تووشی ئەو خوێنە دەبی. ئایا ئەوەش بە نیفاس حیسابە یان نە؟ ئەمە هەندێک 2 ڕەئی تێدایە لە بینی ئیمامی ئەبوو حەنیفە لەگەر مەزهەبی خۆمان، مەزهەبی ئیمامی شافعی، دەفەرمون نیفاس ئەوەیە کە لە دوای منداڵبوونەوە، دوای ئەوەی ئەو ئافرەتە منداڵی دەبی خوێنێکی لێدێ، ئەو خوێنە پێی دەگوتی خوێنی نیفاس. بەڵام ئەوەی کە لەگەر منداڵبوونەکە خوێنی لێدێ یاخود لە پێش منداڵبوون، ئەوە پێی دەگوتی خوێنی ئیستیحاضە، یعنی بەو حیسابەبی ئەگەر بێت و ئافرەتێک حەملی هەیە، چەند ڕۆژێکی ماوە کە حەملەکەی لێ جیاب بیتەوە، منداڵەکەی لێ جیاب ببیتەوە، ئەو ئافرەتە خوێنی لێدێ، ئەو خوێنە خوێنی نەخۆشیە، بەس خۆی خاوێن دەکاتەوە، غوسل ناکە، ینی غوسل لەسەر واجب نییە، نوێژ و ڕۆژوەکانی خۆی، عیبادەتەکانی خۆی بە تەواوی ئەنجام دەدا. ئەمە لەسەر مەزهەبی ئیمامی شافعی و مەزهەبی ئیمامی ئەبوو حەنیفە. هەندێک لە
زانایانیش دەفەرمونون بە تایبەتی یەک دوو ڕۆژێک پێش منداڵ بوون هەم ئەو ئافرەتە حاڵەتەکەشی حاڵەتێکی ئیزعاجە یعنی هیلاک و ماندووە لەبەرەوە ئەوەشیان هەر بە نیفاس حیساب کردووە و بە وێنوێژی حسابیان کردووە لەو حاڵەتە نوێژ و ڕۆژ ئەوانەی لەسەر نییە بەڵام ئەو دوو ڕەئیانە هەردووشی هەیە بە تایبەتی ڕەئی مەزهبی خۆمان مەزهبی ئیمامی شافعی ئاوایە بەڕێزان ئەوە لە بۆ زیاتر معلومات و زانیاری خوێنی سێیەم والاستحاضة پێی دەگوتێ استحاضە چییە هو الدم الخارج ئەو خوێنەیە کە تووشی لاشەی ئافرەتان دەبی في غير أيام الحيض والنفاس لە جگە لە ڕۆژەکانی عادەی مانگانە کە دوایی دێنە سەری لە چه حاڵەتێک ڕوودەدا ماوەکەی چەندە بیدایەتەکەی چۆنە ئاخیرەکەی چۆنە یعنی لە مواسەفات و نیشانە و علامەتەکان و وە کاتەکەی لەگەر کاتی عادەی مانگانە یەکتر ناگریتەوە و هەروەها خوێنەکەش لە کاتی منداڵبوون نییە ئەو خوێنە پێی دەگوتێ خوێنی ئیستیحاضە یعنی خوێنی نەخۆشی ئەو جا بەهۆی هەر نەخۆشیێک لە نەخۆشیەکان ئەو ئافرەتە ئەو خوێنە دەبینی ئەم خوێنە حکمی تایبەت بەخۆی هەیە لە دواییدا باسی دەکەین کەواتە بە کورتی ئەو حاڵەتانێک کە تووشی ئافرەتان دەبن تووشی ینی جنسی بەرامبەر دەبن تووشی دایکان و خوشکان دەبن ئەو خوێنە سێ جۆری هەیە خوێنی یەکەمینان خوێنی عادەی مانگانەیە کە ڕەنگ و شێوازەکەی شێوازێکی تایبەتی هەیە دوێمینان خوێنی منداڵبوون لەو کاتێک کە ئەو ئافرەتە منداڵی دەبی یاخود لە دوای منداڵبوون ئەی دەگوترێ خوێنی نیفاس و خوێنێکی تر ئەوەیە نەم لە حاڵەتی منداڵبوونە نە لە حاڵەتی عادەی مانگانەیە ئەمەشیان پێ دەگوتی خوێنی ئیستیحاضە اینجا بینە سەر کاتەکان ئایا خوێنی ئیستیحاضە ماوەکەی چەندە یان برێن خوێنی حەیض عەفوەن خوێنی حەیض یعنی خوێنی عادەی مانگانە ئافرەتێک لە تەمەنی 8 ساڵیە 10 ساڵیە 12 15 کە بێنوێژ بوو یعنی ئەو ئافرەتە خوێنی بێنوێژی بینی خوێنی عادەی مانگانە خوێنی زەیسانی بینی ماوەکەی چەندە و ئەقل الحەیض یوم ولەیلة کەمترین ماوەی عادەی مانگانەی ئافرەتان یعنی ئافرەتێک ئەوە تووشی عادە بوو ماوەی چەند ئەو خوێنە بەردەوام دەبی ماوەی شەو ڕۆژێک ماوەی 24 کاتژمێر ئەو خوێنە بەردەوام دەبی و لە دواییدا ئەو ئافرەتە خاوێن دەبیتەوە و پاک دەبیتەوە و خۆی دەشوا هیچ مشکلەی نییە ئەوە لای کەمیەکەیەتی یعنی کەمترین ماوە یان بەواتایەکی دیبرێن ئافرەتی وا هەیە تووشی عادەی مانگانە دەبی بەڵام هەر شەو ڕۆژێک خوێنەکە دەبین و لە دواییدا بە تەواوی کامل پاک دەبیتەوە ئەو یەکسەر دەتوانی نوێژەکانی خۆی بشوە نوێژەکانی خۆی بکاو بە ڕۆژوو ببی وەکو حاڵەتێک و وەکو شێوازێکی ئاسایی و ئەعتیادی و ئەکثەروه زۆریەکەی 15 یومەن هەتا ماوەی 15 شەو و 15 ڕۆژ ئافرەتی وا هەیە یعنی ماوە زۆرەکەی هەر بێنوێژە یعنی کە بێنوێژ دەبی ڕاستە ئەو خوێنە تەبعەن بەبەردەوام نییە بەڵام مەسەڵەن دوای سەعاتێک دوای نیم سەعات دوای دانە ڕۆژێک ئەو خوێنە بەردەوامە یعنی ماوەی 15 شەو و 15 ڕۆژ ئەم خوێنە لە لاشەی ئەو ئافرەتە زیاد دەبیتەوە ئەو حاڵەتە لەو ئافرەتە بەردەوام دەبی ئەمە زۆری کاتی عادەی مانگانێ و غالیبه بەڵام بە زۆری ئەغلەبەکەی ینی زۆربەی هەر زۆری ئافرەتان لە حاڵەتێکی ئەعتیادی وەکو دەرێن لە حاڵەتی نۆرمالدا 6 ئەو 7 6 ڕۆژ هەتا 7 ڕۆژە یعنی ماوەی هەفتەیەک ئافرەت لە ماوەی زەیسانی یاخود لە ماوەی بێنوێژی یاخود لە ماوەی عادەی مانگانە دەمینیتەوە کەواتە ماوەکەی یان کاتەکانی عادەی مانگانەی ئافرەتان ئافرەتی وایە تەنها شەو ڕۆژێک تووشی ئەو حاڵەتە دەبی و لە دواییدا خاوین دەبیتەوە ئیوا هەیە 15 شەو 15 ڕۆژ یعنی ئەوە لە بۆ خوشکان تاوان ئەوە زۆر گرنگە ئەم حاڵەتە ئەویشان ئەوەیە ئافرەتی وا هەیە بڵێ ئەمن وەڵا 5 ڕۆژ 6 ڕۆژ 7 ڕۆژە ئەوە هەر لە عادەی مانگانم ئایا ئەمن دەتوانم خۆم بشم نەخێر ئافرەتی وایە مادەم خوێنەکە بەردەوامە هەتا 15 شەو 15 ڕۆژ بەڵام لە 15 شەو 15 ڕۆژەکە زیاتر بوو ئەمە حکمێکی تر و حاڵەتێکی تر وەردەگری کە لە دواییدا باسی دەکرد. 15 شەو و 15 ڕۆژ بەڵام لە 15 شەو و 15 ڕۆژەکە زیاتر بوو ئەمە حکمێکی تر و حاڵەتێکی تر وەردەگری کە لە دواییدا باسی دەکرد.
اینجا دەینە سەر ماوەی خوێنی دووەم، یعنی ئافرەتێک کە منداڵی دەبی، ئایا ئەو ئافرەتە هەتا ماوەی چەند بێنوێژە، یان هەتا ماوەی چەند نابی نوێژ و ڕۆژەکانی بک بەو شێوازە. و ئەقل النفاسی لەحظەة، لای کەمی خوێنی دوای منداڵبوون یەک لەحزەیە، یعنی بە یەک جاری ئەو ئافرەتە منداڵی دەبی و لێی زیاد دەبیتەوە و خاوێن دەبیتەوە و یەکسەر دەتوانی هەر لەو ڕۆژە یان هەر لەو کاتە یان ڕۆژێک دوو ڕۆژ دوای ئەوە خۆی بشوا و پاک و خاوێنە و مادەم خوێنەکەی قەتع بوو، مادەم هیچ مشکلەی نەما، ئەوە ئەو ئافرەتە هیچ ئیشکالی نییە، دەتوانی نوێژەکانی خۆی بکە و هەروەها بە ڕۆژوو ببیت. و ئەکثەروه 60 یوما، زۆریەکەی یعنی لای زۆری 60 ڕۆژە. ئافرەتی وا هەیە دوای ئەوەی کە منداڵی دەبی لە دوای منداڵبوونەکە ماوەی 60 ڕۆژ یعنی 2 مانگ لەسەر یەک ئەو ئافرەتە ئەو خوێنەی لێ بەردەوام دەبی، یعنی ماوەی 2 مانگ ئەو ئافرەتە نابی نوێژەکانی بکە و نابی بە ڕۆژوو بیچون کە هەر حاڵەتەکەی حاڵەتی نیفاسە، حاڵەتی خوێن بەربوون یا خوێن هاتنی منداڵبوونە. وغالبه، بەڵام بە زۆرینەی ئافرەتان 40 یوما 40 ڕۆژە، وەکو لە کوردەواری خۆمان مەشهورە بە چلە، دەرێن فڵانە ئافرەتە چلەی چووە، ئەو چلەیە لەو 40 ڕۆژەوە هاتووە، یعنی بە زۆری ئافرەت وایە دەوروبەری مانجێک مانگێک و 5 ڕۆژ مانگێک و 10 ڕۆژ ئەو ئافرەتە لە دوای منداڵبوون هەر بە نەخۆشی حیساب دەبی و هەر ئەو خوێنی نیفاسە لەسەر لاشەی ئەو ئافرەتە بەردەوام دەبی. کەواتە یعنی سێ حاڵەتی هەیە منداڵبوون، هەر ئافرەتێک کە منداڵی لێ زیاد دەبیتەوە، ئیوا هەیە هەر لە منداڵی دەبی یەکسەر خاوین دەبیتەوە و خوێنەکەی قەتع دەبی، هیچ مشکلە نامێنی، دەتوانی خۆی بشوە و نوێژەکانی خۆی بکە و بە ڕۆژوو ببی. ئافرەتی وا هەیە ماوەی 2 مانگ لەسەر یەک ئەو ئافرەتە هەر بێ نوێژە، یعنی نابی نوێژەکانی بکە و نابی بە ڕۆژوش ببی، ئەوە شریعەت بەو شێوە باسی کردو، بەڵام ئەوە تەبعاً کەمترە. بە زۆری وایە ماوەی 40 ڕۆژ یاخود 30 ڕۆژ 35 ڕۆژ ئەوەندە بەردەوام دەبێت. کەواتە هەر ئافرەتێک منداڵی لێ جیابوویەوە لە هەر لەحزەیەک خاوێن بوویەوە کە قەناعەتی هات بە قەناعەتی خۆیەوە، تایبەتە بە ئافرەتان قەناعەتی هات کە ئەو ئافرەتە خاوێن بوویتەوە هیچ مشکلەی نەمایە، ڕۆژێک بوو 2 ڕۆژ بوو 10 ڕۆژ بوو هەتا 2 مانگ مەجالی هەیە، لە کەمیەکەشی کەمترین ماوە لە 1 ڕۆژ خاوێن بوویەوە سەرسەری خۆی دەشوا گە تااقەتی هەبی تەبعاً نوێژەکانی خۆی دەکاو و بە ڕۆژوو دەبی، دوای هەفتەیە خاوێن بۆ بە هەمان شێوە ئیشکالی نییە، دوای 10 ڕۆژ خاوێن بۆ مشکلەی نییە، دوای مانجی خاوێن بۆ مشکلەی نییە. بەو شێوازە ماوەکەی یعنی بینینی خوێنی منداڵبوونیش بەم شێوازەیە کە باس کراوە. دێنە سەر حاڵەتێکی تر بەڕێزان، ئەویشیان ئایا ئافرەتێک کە بێنوێژ بوو یان برێن تووشی عادەی مانگانە بوو خاوێن بوویەوە جارێکی تر تووشی عادە بوویەوە، ئایا لەو بینە یعنی لە بینی خاوێنیەک لە بینی 2 عادەدا ماوەکەی چەندە؟ و ئەقل الطهر بین الحیضەتین، لای کەمی خاوێن بوونەوە لە بینی 2 عادەی مانگانەدا، یعنی ئافرەتێک لۆ نمونە لە یەکی مانگەوە تووشی عادە بوو، لە دوایی دابرێن لە 10 مانگ بۆ نمونەیان لە 15 مانگ یان بە 20 مانگ خاوێن بووە، ئەو ئافرەتە لە 20 مانگ خاوێن بووە، جارێکی تر کە کەوتەوە عادە، ئایا ئەو ماوەیە چەندە؟ یعنی لای کەمی خاوێن بوونەوەی ئافرەت لە بینی 2 عادەدا، یعنی کەمترین ماوەی بین 2 عادە چەندە؟ و ئەقل الطهر بین الحیضەتین، لای کەمی یعنی کەمترین ماوەی خاوێن بوونەوە لە بینی 2 عادەدا 15 یوما، 15 ڕۆژە. 15 ڕۆژە ئافرەتی وا هەیە تووشی عادە دەبی، 15 ڕۆژ خاوێنە جارێکی تر تووشی عادە دەبیتەوە، یعنی ئەوە لای کەمیەتی. بەڵام ئەگەر لەوە کەمتر بوو تەبعاً ئەوە حکمی خۆی هەیە، یعنی ئەگەر ئافرەتێک عادە بوو هەفتەیەک یان 5 ڕۆژ خاوێن بووە دووبارە خوێنی بینەوە، ئەو خوێنە پێی ناگوتری خوێنی عادەی مانگانە، حکمی تری هەیە و حاڵەتی تووشی حاڵەتی تر دەبی، یان ئەوە دەبیتە خوێنی نەخۆشی. بەڵام هەتا 15 ڕۆژ مەجالی هەیە، یعنی جاری وا هەیە ئەو ئافرەتە لە ماوەی 15 ڕۆژدا یعنی لەو بینە و کوبری 2 جار بێنوێژ دەبی، جارێکیان بێنوێژ و 15 ڕۆژی بەسەدا تێپەڕیە، جارێکی تر تووشی بێنوێژی دەبیتەوە.
ولا حد لأكثره لبو زوريك هيت سنوريك دانن دراو يعني هيت سنوريك هيت حدێکی نییە يعني ئافرەتی وا هەیە مانگەکی بەستەدا دەڕوا دوو مانجی بەستەدا دەڕوا سێ مانجی بەستەدا دەڕوا ئەو جار مەسن تووشی عادە دەبی بۆ نمونە عادەی بینیە تووشی عادەی مانگانە بووە سێ مانگ چار مانگ دوو مانگ مانجێک مانگ و نیوەکی بەستەدا دەڕوا ئەو جارێکی تر تووشی عادە دەبیتەوە أمشيان حكمة تر وقاعدة تر وأقل زمن تحيض فيه المرأة 9 سنين كم ترين ماوى كأفرد خويني عادي مانغانا دبيني يعني بشوازي تر برين أفرد بلوغي دبي 9 سنين ماوى يعني النو صالية لماوى النو صالي حالتي وهي بتابتي لمنطقة ولا ولات ولا شوينا غير مكان أفرد تووشی عادەی ماگانە دەبیتن یانیش بە شێوازێکی تریش برێن ئەو ئافرەتە بلوغی دەبیتن بەم شێوازە بەڵام تەبان ئەو مانگانە مانجی قەمەری وەکو لە شەریعەتدا باس کراوە ئەدی ئەگەر ئافرەتێک پێش 9 ساڵی یعنی ئافرەتی وامان هەیە ئەوە لای کەمیەتی یعنی کەمترین ماوە ئافرەتی وا هەیە لە 9 ساڵیەوە بالغ دەبی لأنه صالح وتوشي عادي بلان بزوري وايا طبعا بمنطقة وبأفرت وبعائلة دقوري بزوري وايا مثل 12 صالية 16 14 15 أو صالانية بلان بحالة شرودة دا لتمني إنه صالح وأفرت توشي عادي مانغانا دبي وأفرت بلوغي دبي مكلف دبي تمني إنه صالح بەڵام ئەگەر ئافرەتێک لە پێش 9 ساڵیەوە بۆ نمونە لە 8 ساڵی و 7 ساڵی و خوێنی بینی ئەو خوێنە پێی ناوتێ عادە بەڵکو ئەو خوێنی نەخۆشیە ئەمە پەیوەندی بە عادە و پەیوەندی بە حەیضەوە نییە وەکو باسمان کرد طبعا هەر ئافرەتێک کە خوێنی عادەی مانگانەی بینی وەکو پیا و چۆن احتیلامی دەبی خوسری دەکەویتە سەر ئەوها مکەلف دەبی و حکمە شەرعیەکانی لەسەر جێبەجێ دەکرێت اینجا لەبارەی خوێنی حەیضەوە طبعا باسمان کرد زیاتر بینن زۆر سۆر و تۆخە بەلای ڕەشیدا دەچی ئەمە عولەمایان برین کۆدەنگن لەسەری بەڵام ئەگەر خوێنێک هەر بە تەواوی ڕەش بوو یان سۆر بوو یان زەرد بوو یان لێڵ بوو ئەو خوێنە پێی ناگۆترێ خوێنی حەیض يعني أو شرطاني ياخذ برين أو رنگاني كباسمان كده لبيشوا زياتر بو شوازة ياخذ لكاتو لحالة تايبتي كاني خوي أم خوينا دناسريتوا ديت السر قاعدة شي تربرزان أويشان ماوي حمل يعني أفراد ماوي تسند كمندالي برين رحم مندالي بزجي كوت يعني حامله بو آيا أو حمله يعني أو مندالة ماوي تسند لنا ورحمي دايتش خوي دا دميني توا أماش قاعدة شي مهمة للروي الشرعية وهو أقل الحمل 6 أشهر لاي كمي يعني كمترين ماوي حمل لناو الرحمي آفردا ماوي 6 مانگا يعني آفرتك أجر بيتو شوي كرد لدواي 6 مانگ منداڵی بوو منداڵەکەی تەواو هیچ ئیشکالی لەسەر نییە ئەم بابەتانە بە تایبەتی لە بۆ مەسەلەی بوختان و بۆ مەسەلەی کوشتنی ئافرەت و مەسەلەی دڵپیسی و هەموو ئەوانە ئەم قاعیدە شەرعیانە ئەم بنەما شەرعیانە زۆر زۆر گرنگە کە ئینسانی مسلمان بەڕاستی شارەزایی لێی هەبی یعنی ئافرەتی وا هەیە بەڵام ئەوە کەمترینە وأكثره 4 سنين زۆریەکەی 4 ساڵە ئافرەتی وا هەیە يعني منداڵی بەزجی دەکەوی حاملە دەبی ماوەی 4 ساڵ هەتا ئەو منداڵی لێ زیادە بیتەوە ماوەی 4 ساڵ بەڵام ئەوە طبعا وەکو برین دەگمەنە یان زۆر کەمە وغالیبه بە زۆری 9 أشهر ماوەی 9 مانگە وەکو دەگوترێت 9 مانگ و 9 ڕۆژ و 9 سعات و بەو شێوازە کە باز دەکرێت کەواتە ئەم قاعیدەیە زۆر مهمە ئایا ئافرەتێک کە حاملە دەبی ئەو حەملایان ئەو منداڵە ماوەی چەند مانگ لە ناو ڕەحمی داچی خۆیدا دەمێنیتەوە سێ قاعیدە یاخود سێ کاتی هەیە سێ مدەی هەیە یەکیان 6 مانگ یعنی ئافرەتێک ئەگەر شووی کرد ئەو ئافرەتە دوای 6 مانگ منداڵی لێ جیا بوویەوە هیچ ئیشکالی نییە و زۆر زۆر منداڵەکە تەواو هیچ مشکلەی نییە
و ئافرەتێک جاری وهەیە ئافرەتی وهەیە کە شوو دەکا یان برێن جیماعی کردووە، ئەم ئافرەتە ماوەی 4 ساڵ منداڵەکەی لە ناو ڕەحمیدا دەمێنیتەوە. بە زۆری شوایە طبعاً ئەوەی کە عامە و وەکو برەی مەشهورە زیاتر ماوەی 9 مانگە. ئەمەشیان بەڵگە لەسەرەوەی سوورەتی الأحقاف ئاەتی 15 خوای گەورە دەفەرمێ ووصينا الإنسان بوالديه إحسانا حملته أمه كرها ووضعته كرها وحمله وفصاله 30 شهرا. خوای گەورە دەفەرمێ ئێمە ئامۆژگاری مرۆڤ دەکەین، وەسیەتمان کردووە، فەرمان و ئەمر و بەرنامەی خوای پەروەردیگارە بەوەی کە منداڵەکان کچ و کوڕەکان و نەوەکان باش بن لەگەڵ دایک و باوکی خۆیان، تەعامولیان جوانبی لەگەڵ دایک و باوکی خۆیان، بە تایبەتی دایک ئەو دایکەی کە ئەزیەت و ئازار دوای ئەزیەت و ئازار، معانات دوای معانات، نەخۆشی دوای نەخۆشی، هەتا ئەو منداڵەی لێ جیا دەبیتەوە کە ئەو ئافرەتە حامیلە دەبی، هەر ئەزیەت و ئازارە، چەند ڕۆژ و هەفتە و ساڵ و مانگ بەسەر ئەو حەملەدا دەڕوا، لە ناو ڕەحمی ئەو دایکەدا هەمووی ئەزەت و ئازارە، هەمووی نەخۆشیە، دوای کە لێی جیا دەبیتەوە بە هەمان شێوە هەر نەخۆشیە، ماوەی 2 ساڵ کە شیری پێدا هەر نەخۆشیە. هەموو ئەوانە لە سەرەتای حامیلەبوونی ئەو ئافرەتەوە هەتا لێی جیا دەبیتەوە و شیری پێدەدان، لە شیری دەگریتەوە 30 مانگە. 30 مانگ لەبەرەوەی 24 مانگ ماوەی شیردانە، 24 مانگ 2 ساڵی تەواو، لەو 30 مانگەی چەند دەمێنیتەوە؟ 6 مانگ دەمێنیتەوە. بە بەڵگەی ئەو ئاەتەی زانایان و مفەسیرین دەفەرمون ئافرەتێک ئەگەر بێت و بە 6 مانگی منداڵی بوو، ئەو ئافرەتە تەواوە، هیچ ئیشکالی تێدا نیە. ئەمەشیان قاعیدەیەکی گرنگە، پێویستە مسلمانان لێەوە ئاگادار بن. بەڵام لە بۆ زیاتر زانیاری حەدیثێک هەیە، حەدیثی ئوم سەلەمە دەفەرمێ كانت النفساء على عهد رسول الله صلى الله عليه وسلم تقعد بعد نفاسها 40 يوما. ئەم حەدیثە چۆن تەفسیر دەکرێت دەربارەی ماوەی نیفاس، دەفەرمێ ئافرەتان لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ماوەی 40 ڕۆژ دادەنیشتن، کە حەدیثەکەش ئیمامی ئەحمەد و ئەبوو داود و ترمذی و ئیبن ماجە و حاکم و حاکمیش بە صحیحی دانا و ئیمامی ذەهەبیش هەر تأكيدي لسركرديتوا دفرمي أما فمحمول على الغالب، يعني بزوري لسردمي بيغمري خاص صلى الله عليه وسلم. أم سلمة دفرمي آفرتكان معويد سروش لحالتي خويني من دالبون دمانوا، يعني لحالتي نفاس دا دمانوا، أو لبو معلومات لبو زياتر زانياري. بەڕێزان بینە سەر قاعیدەیەکی تر، ئەویشیان زۆر گرنگە بە تایبەتی بە نسبەت خوشکان و دایکان. ئایا ئەو ئافرەتەی کە لە خوێنی عادەی مانگانەیە یاخود منداڵی لێ جیابوویتەوە، ئایا ئەو ئافرەتە چ شتێکی لەسەر حرامە؟ ويحرم بالحيض والنفاس 8 أشياء. حرام و قەدەغەیە لەسەر ئەو ئافرەتەی کە لە عادەی مانگانەدایە یاخود منداڵی لێ جیابوویتەوە 8 خاڵ نابی ئافرەتان لەو حاڵەتەدا ئەنجامی بدەن. یەکەمینیان السەڵات، و ئەو ئافرەتەی لە عادەی مانگانەدایە یان لە خوێنی منداڵبووندایە لە چلەدایە لە کوردەواری خۆماندا، ئەو جا ڕۆژێکە دووە دەیەوەکو باسمان کرد، ئەو ئافرەتە بە هیچ شێوەیەک نابی نوێژ بکە، لە نوێژی سونەت، لە نوێژی واجب، لە نوێژی قەضا، هیچ نوێژێک نابی ئەو ئافرەتە ئەنجامی بدە. فاطمەی کچی ئەبی حوبەیش دەفەرمێ أن النبي صلى الله عليه وسلم قال لها، پێغەمبەری خوا فەرمووی إذا أقبلت الحيضة فاتركي الصلاة. ئەگەر بێت و تووشی حاڵەتی عادەی مانگانە بووی، نوێژەکانت واز بن، یعنی نوێژەکان بە هیچ شێوازێک نابی ئەنجام بدە. و هەروەها نیفاسیش حمل کرایەتە سەر حەیض، یعنی هەموو حکمەکانی عادەی مانگانە لەگەر خوێنی منداڵبوون هەر هەمویان وچیەکە، نابی ئەو ئافرەتە بە هیچ شێوەیەک نوێژ ئەنجام بدە. دووەمینیان بەڕێزان وەسەوم، ئەو ئافرەتەی کە لە عادەی مانگانەدایە و هەروەها تووشی خوێنی منداڵبوون بووە، یان منداڵی لێ جیابوویتەوە و خوێنی لێدێ، بە هەمان شێوە نابی بە ڕۆژوش ببی، ڕۆژیشی لەسەر حرامە. ئەمەش فەرمودەی لەسەرە کە فەرمودەیەکی صحیحە کە ئیمامی بوخاری مسلم هێناویەتیانی کە دەفەرمێ أليس إذا حاضت لم تصلي ولم تصم قلنا بلى قال فذلك من نقصان دينها.
ئافرەت کە تووشی عادەی مانگانە دەبی نەنوێژ دەکا نە بە ڕۆژوش دەبی فەرمودەکە متفق عەلەیهیە لە بینی ئیمامی بوخاری و ئیمامی مسلمدا. بەڵام بە نسبەت نوێژەکان و ڕۆژەکان بەڕێزان ئەو ئافرەتەی کە تووشی عادە دەبن وەکو گوتمان هەم خوێنی بێنوێژی و هەم خوێنی منداڵبوون ئەو ئافرەتانە نەنوێژ دەکەن نە بە ڕۆژوو دەبن. بەڵام جیاوازیەک هەیە لە نێوان نوێژ و ڕۆژوودا. ئەو ئافرەتەی لە عادەی مانگانە یان منداڵی دەبی نوێژەکانی قەضا ناکاتەوە، نوێژەکانی دووبارە ناکاتەوە، بەڵام دەبی ڕۆژوەکانی دووبارە بکاتەوە. وەکو یەک لە ئافرەتەکان دەفەرمێ سألت عائشة رضي الله عنها فقلت ما بال الحائض تقضي الصوم ولا تقضي الصلاة قالت كان يصيبنا ذلك فنؤمر بقضاء الصوم ولا نؤمر بقضاء الصلاة. حضرت عائشة دەفەرمێ ئێمە بەو شێوازە ئەمرمان پێکراوە یان لە پێغەمبەری خوای وەرگرتووە بەوەی کەوا ڕۆژوەکان دەگرینەوە بەڵام نوێژەکان قەضا ناکەینەوە. ئەو ئافرەتی تووشی عادەی مانگانە دەبی یان منداڵی دەبی هەتا خاوێن دەبیتەوە ئەگەر بێت و ڕۆژوەکانی ڕۆیشتن دەبی لە کاتێکی تردا ڕۆژوەکان دووبارە بکاتەوە. هەر لە بۆ زیاتر معلومات چەندەوە زیاتر پەیوەندی بە مانجی ڕەمەزانەوە هەیە ئایا ئەو ئافرەتەی کە لە مانجی ڕەمەزاندا حەب و قالۆ ئەوەی عادەکەی تاخیر بێ ئەمە عولەمایان ڕێگەیان پێداوە هیچ ئیشکالێکی شەرعی تێدا نییە. ئینجا ئافرەت ئەگەر بێت و خاوێن بووە یعنی خوێنی عادەکەی نەما یان برین لە دوای منداڵبوونە کە خوێنی نیفاسەکەی نەما پێش ئەوەی خۆی بشوا دەتوانین نیەتی ڕۆژوبینی و بە ڕۆژوو ببی دەتوانین نیەتی ڕۆژوبینی ئەو ئافرەتە ئیشکالی نییە. بۆ نمونە لە کاتی بەیاندا یان لە پێشی بەیانداان لە دوای بەیاندا ئەو ئافرەتە برێن لە مانجی ڕەمەزاندا پێش بانجی بەیانی ئەو ئافرەتە خاوێن بۆ لە خوێنی عادەی مانگانە و لە خوێنی نیفاس خاوێن بۆوە یەکسەر دەتوانین نیەتی ڕۆژوەکەی بینی هەرچەندە هێشتا خۆشی نەشوشتووە هەرچەند هێشتا خۆشی نەشوشتووە ڕۆژەکە لە بە حیسابە لە دواییدا دەتوانی خۆی بشوا و نوێژەکانیشی بکە وەکو ئینسانێک کە غوسلی جەنابەتی لەسەربی کەسێک کە غوسلی جەنابەتی لەسرە یان تووشی لەشگرانی بۆیان احتیلامی بووە ئەوانە هەموو یەک شتە ئەو ئینسانە دەتوانین نیەتی ڕۆژوبینی ڕۆژەکەی خۆی دەگری و لە کاتی بە ڕۆژوو بدا غوسلەکە لە خۆی دەردەکە. ئەمەش قاعیدەیەکی مهمە و گرنگە زانیاریتان لەسەری هەبی. سێمین شت لەو شتانەی کە حرامە ئافرەت لە کاتی عادەی مانگانەدا یاخود لە کاتی کە منداڵی لێ جیابوویتەوە ئەنجامی بدا و قیرائەت القورئانی خوێندنی قورئانی پیرۆزە خوێندنی قورئانی پیرۆز هەم بەلەبەر هەم لەسەر موسحەف هەم لەسەر موبایل هەم لەسەر تەلەڤیزیۆن بە هەموو شێوازێک تەنها دەتوانێت گوێ لێ ڕابگری بەڵام خوێندنەوەی قورئانی پیرۆز بە هیچ شێوەیەک نابی نە لە فاتیحە و نە لە تەعزیە و نە لە هیچ شێوازێکی تر نابی بیخوێنی. بەڵام هەندێک لە زانایان بەتابەتی معاسیرین دەفەرمون ئیلا ئەگەر حاڵەتەکە زەروری بی بەتابەتی لە بۆ تەعلیم بە ئەندازەی پێویست ئەو ئافرەتە لە کاتی بێنوێژیدا دەتوانی قورئانەکە بخوێنی یان بخوێنیتەوە لە بۆ قوتابیەکانی ئەگەر نا بە شێوازێکی عام نابی. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فرمودەیەکی صحیحدا کە فرمودەیەکی صحیحە ئیمامی ترمذی و ئیبن ماجە هینایەتیان دەفەرموێ پێغەمبەری خوا دەفەرمێ لا يقرأ الجنوب والحائض شيئا من القرآن ئەو کەسێک کە لەشگرانە غوسلی جەنابەتی لەسرە یاخود تووشی بێنوێژی بووە ئافرەت تووشی بێنوێژی بووە نابی هیچ شتێک لە قورئانی پیرۆز بخوێنن تەنها وەکو گوتمان دوو شت هەندێک لە زانن ڕێگان پێداوە لە بۆ تعلیم و فێرکردن. دووەمینیشان وەکو دوعا ئەو ئاەتانی کە دوعان لۆ نمونە دوعای سەفر سبحان الذي سخر لنا هذا وما كنا له مقرنين هەندێک لە دوعاکان بە نیەتی دوعا هەندێک لە زانان ڕێگان پێداوە بەڵام ذکر و تەسبیحات و ئەستەغفر الله و سەلاوات و لا حول ولا قوة إلا بالله هەموو ئەوانە دوعا و هەموو ئەوانە هەم ئینسانی کە لەشی بە جەنابەتە و هەم ئەو ئافرەتەی کە لە خوێنی عادەی مانگانە یاخود لە خوێنی بێنوێژی منداڵبوونە دەتوانن ئەنجامی بدەن.
خاڵی چارەم بەڕێزان کە ناتوانی ئەنجامی بدا ومەس المصحف وحمله دەست لێدانی قورئانی پیرۆز و هەڵگرتنیشی بە هەمان شێوە نابی دەستیش لە قورئانی پیرۆز بدا. خوای گەورە دەفەرمێ لا یەمەسه إلا المطهرون، نابی مەسی قورئانی پیرۆز بکەن ئللا ئەو کەسانە کە پاکن. هەرچەندە هەندێک لە زانایان دەفەرمون مەبەستی کافرەکان و گاورەکانە، بەڵام جمهوری زانایان دەفەرمون مەبەستی بێنوێژیە. اینجا بێنوێژیەکەش و فرمودەی دی هەیە لا یەمەسه القورئان إلا طاهر، ئەم فرمودەیەش فرمودەیەکی صحیحە ئیبن حیبان لە صحیحەکەی داهێناوێتی دەفەرمێ کە زیاتر وەکو برەی شەرحی ئایەتەکەیە، ئەویشان بە هەمان شێوە دەفەرمێ نابی دەست لە قورئان بدا. ڕای زانایان بەڕێزان دەفەرمێ لا يجوز مس المصحف عند جمهور أهل العلم للحائض والجنب والمحدث حدثا أصغر. درست نییە دەست لێدان لە قورئانی پیرۆز لە لای جمهوری زانایان. جمهوری زانایان یعنی گوتمان زۆر بەی هەرە زۆری زانایان اتفاق ئەوە هەموو زانایان کۆدەنجی، بەڵام جمهور یعنی زۆر بەی هەرە زۆری زانایان عند الأئمة الأربعة، چوار ئیمامەکان ئیمامی شافعی، ئەحمەد، مالک، ئەبوو حەنیفە، دەفەرمون بە هیچ شێوازێک دروست نییە ئەو کەسەی کەوا حتا بێدەستێژی گچکەشە یان لەش گرانە یان ئافرەت لە خوێنی عادەی مانگانە لە کاتی منداڵ بوون نابی دەست لە قورئانی پیرۆز بدەن. ئەمەش زۆر لە سەحابەکان فتوایان پێداوە کە دروست نییە بە هیچ شێوەیەک. لە الموسوعة الفقهية كويتيش دا بهمان شودر اتفق الفقهاء على أنه يحرم بالحدث مس المصحف بلا حائل، ببي هردا ببي أو لناو برجك بي يان لناو مجموعة كتابك بي نابي دستي لي بدري، بلام خلاف هيا أقل لناو برجك بو يان تفسير يان بلناو مجموعة كتاب يان لناو صندوقك بو، أما ما إمام مالك وإمام شافعي دفرمون حرام به الشويك نابي، بەڵام ئیمامی ئەحمەد و هەندێک لە زانایتر دەفەرمون دروستە. ئەو جا دەستێدانی قورئانی پیرۆز لە بۆ ئافرەتی لە کاتی عادەی مانگانە بە هەمان شێوە هەر چوار مەزهەبەکان دەفەرمون دروست نییە. کەواتە بەڕێزان ئەو کەسانێک کە بە دوای ڕێی زۆر زۆر سەهل و بەسیت و ئاسان دەگەڕێن و شتێک لە فەیسبوک دەبینەوە و کابراایك دەرێ دروستە و ئەوە هیچ ئیشکالی تێدا نییە، ئەوانە بەڕاستی هەر لۆ خۆڕە ینی تووشی حاڵەتێکی وا دەبن. لەبەرەوە پێویستە ئینسان تاکید بکە و مامۆستا موسا پێمان دەرێ وەختەکەمان تەواو بووە یەک دوو دەقەی دیکە و خاڵانش تەواو دەکەین و دخول المەسجدی بە هەمان شێوە چوونە ناو مزگەوت ئەو ئافرەتێک کە تووشی عادەی مانگانەیان خوێنی منداڵبوون بووە بە هەمان شێوە ناوی بچیتە ناو مزگەوت والطواف و تەوافکردنیش حرامە لە دەورەی کەعبە والوەطء و سەرجەییکردنیش بە هەمان شێوە حرامە. خی گەورە دەفەرمێ وەیەسئەلونەکە عن المحیض قل هو أذى فاعتزلوا النساء في المحیض. خی گەورە دەفەرمێ وازیان لێبین لەو ئافرەتانێک کە لە کاتی عادەی مانگانەدانە لە کاتی عادەدا یعنی نابی سەرجەیی بکرێ. والاستمتاع بما بين السرة والركبة، طبعا ماچکردن و یان گەمە و یاری و بەیەکە و خەوتن و هەموو ئەوانە جائزە، بەڵام دەستبازی و ئەوانە لە بینی دوو هاوسەر. والاستمتاع بما بين السرة والركبة لەزەت وەرگرتن استمتاع لە بینی چۆک و ناوک، ئەمەشیان علەمایان دەفەرمون یان جمهوری علەمایان دەفەرمون دروست نییە، چونکە ئافرەتێک پرسیاری کرد لە پێغەمبەری خوا گوتی ئایا چ لە بۆ ئێمە حرامە یان برێن پیاوێک پرسیاری کرد پێغەمبەری خوا فەرمی لەکە ما فوق الئیزاری، هەموو شتێک لە بۆ دروستە بەڵام بینی چۆک و ناوچی ئافرەت و پیاو لە یەکتر حرامە. کەواتە سەرجەییکردن لە کاتی عادەی مانگانە ئەوە ئیتفاقی علەمایانی لەسەرە، ئیتفاق و کۆدەنجی علەمایانی لەسەرە و ئاەت و زۆر فەرمایشتی لەسەرە. جیماعکردن یعنی وەکو ئەوەی کە ئافرەت و پیاو بەیەکەوە کۆ ببنەوە سەرجەیی شەرعی بکەن، بەڵام ئیستیمتاع یعنی دەستبازی لە بینی چۆک و ناوک ئەمەیان خلافەکی تێدایە. جمهوری علەما دەفەرمون ئەوەشیان بەڕاستی باش نییە یان حرامە، لەوانە وەکو برێت جمهوری زانایان دەفەرمون. بەڵام ئیمامی ئەحمەد دەفەرموێ دروستە ئیستیمتاعکردن، یعنی ئیستیمتاعکردن ئافرەت و پیاو لە بینی چۆک و ناوچان، چونکە پێغەمبەری خوا فەرمی ئیصنعوا كل شيء إلا النكاح،
فەرمووی هەموو شتێک بکەن تەنها نیکاح نەبی، یعنی تەنها جیماع مەکەن. لەبەر ئەوە بەڕاستی هەتا بکرێ ئینسان ئەو حاڵەتەش خۆی لێ بپارێزی، بەڵام بە تایبەتی لە کاتی شەهوەتدا، چونکە ئیمام مالک ڕەئی هەیە ینی ئینسانی وای خۆی پێڕاناگیرێ لۆ هەیە تووشی گوناه بیان تووشی تاوان ببی، ئەوە دەتوانێت ئیستیمتاع بکات. بەڵام وەکو ئەوەی کە ئەو ئینسانە بڵێ جیماعیان سەرجەی کۆبوونەوەی ئافرەت و پیا و بە جیماع ئەوەی اتفاقی لەسرە، بەڵام ئیستیمتاعەکە ئەوە هەندێک لە زانایان ڕێگان پێدا والله ئاعلم. بەڕێزان ئەوە بابەتێکی کورد بوو، یاخود ئەو بابەتانەی کە دەربارەی خوێن و عادەی مانگانە و منداڵبوون ئەو بابەتانە ئینشاءالله بوویتە مایسود و خێر و بەرەکەت بۆ هەموو لایەکمان و ئێوەی بەڕێزیش سووتان لێ وەرگرتبی ئینشاءالله تعالی.